سڵاوتان لێبێت دەروندروستی ئەم جارە تایبەتە بە ئەو بارودۆخە دەرونیەی کە خانمان پێیە تێپەڕە بن کاتێک هاوسەرەکانیان هاوسەرگیری دووهەم و سێهەم ئەنجامێت بینەرمان بن. فرێژنی یەکێکە لەو بابەتانەی کە بەردەوام گفتوگۆ لەخۆ ئەگرێت بە تایبەتریش لە 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنانە. کۆمەڵێک پرسیار هەیە کە ئێمە پێویستە وەڵامەکەی وەربگرین کە هەندێک جار لە ڕاگەیاندنەکانەوە ئەبینین ئەوەنەی تر دووبەرەی دروست ئەبێت لە نێوان کەسەکانە مامۆستای ئاینی بابەتەکە بە جۆرێک لێکدانەوەی بۆ ئەکات و وەڕێکخراوەکان و فەمینیستەکانیش بە جۆرێکی تر. بەڵام پرسیارە سەرێکیەکە لێرێ ئەوەیە ئێمە کە لە کۆمەڵگایەکی موسڵمانە ئەژین زۆرینەی ئەتوانین بڵێن موسڵمانە ئایا ئەو مەرجانە چین کە ڕێگە ئەدات بە پیاوێک بتوانێت هاوسەرگیری دووهەم و سێهەم بە ئەنجام بگەێنێت. دووهەم پرسیار ئەوەیە ئایا لە شەریعەتی ئیسلامە حساب بۆ باری دەرونی خێزانی یەکەمی کەسەکە کراوە کە چ بارودۆخێکی بۆ دروست دەبێت چونکە لە هەندێک لێکدانەوەکانە باز لەوە ئەکەن کە ئەگەر خانمەکەش ڕازی نەبێدەم کەسە ئەتوانێت هاوسەرگیری بە ئەنجام بگەێنێت. ئەم پرسیارانە و کۆمەڵێک پرسیاری تر لەگەڵ بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجێنی وەڵام ئەینەوە کە بەڕێزیان مامۆستای ئاینیە و لە کۆلێجی زانستە ئیسلامیەکان مامۆستایە. بینەرمان. سڵاو لێبێ دکتۆر، زۆر سپاس کە بۆ جاری دووهەم لە بەرنامەی دەروندروستیە بەشدار بووی. بابەتەکەمان دەربارەی فرەژنیە و کۆمەڵێک پرسیاری زۆرمان هەیە کە هەمووی پرسیاری خەڵکە ئەگەر بەڕێستان بتوانن وەڵاممان بدەنەوە بۆی دووربین لەو وەڵامە هەڵانەی کە لە کۆمەڵایەتیەکان وەری ئەگرین. پرسیارەکەمان بۆ دەست پێ ئەەکەین. ڕاستە لە قورئانە باز لە فرەژنی کراوە بەڵام لە ڕووی شەرعیەوە بە پێی تەفسیرەکان مەرجەکان چین کە ڕێگە پێدرا و بێ کەسێک بتوانێت هاوسەرگیری زیاتر بە یەکدانە بکات. بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان، سڵاو و ڕێزم بۆ ستافی بەڕێستان و بۆ هەموو ئەوانەی کە گوێیان لێمانە لە هەر جێگەیەکان. بەڕاستیە ئێمە بێ پێش هەموو شتێک بزانین کە شریعەتی ئیسلامی شریعەتێکی ئینسانیە و لەگەڵ خودی ئینسان و طبیعەت و سروشتی ئینسان و ژینگەی ئینسانە مامەڵاکە. لە فەزایەکە مامەڵە ناکە کە خەیاڵە یا لە فەزای تەنها سروشتی ئینسانێکی تایبەتە مامەڵە ناکە وەکو ئینسان واقعەکە کە تیاژین ئەم ژیانی کە ئینسان تیاژی لەو واقعە چی پێداویستی ژیانی ئینسانە جا بە هەمووان پێویستیمان پێبێ یا هەندێکمان پێویستی پێبێ باسی هەموو ئەو بابەتانەکە. تو ئێستا کوتم ئاینێکی ئینسانیە خودی ئینسان لەگەڵ ئینسان لەگەڵ طبیعەت و سروشتی ئینسان ساکە. لەبەرەوە کەوابوو یەکێک لەو بابەتانە کە ڕووە کاتە ژیانی ئینسان شتانێک هەیە لە کۆمەڵگەی ئینسانیە کە ڕوەدەن کە ئەویش بەڕاستی حاڵەتن. یەکێک لەو حاڵەتانە لەوانەیە بە حکمی بوونی جەنگ، بە حکمی بوونی شەڕ، بە حکمی مەسەن کارەسات، بە حکمی بوونی کۆمەڵی ڕوودا و لەوانەیە بێداک و باوکمان زۆر بێ منداڵانی هەتیومان لە کۆمەلگا کی بێدایکن یا بێ باوکن یا بێکیانن یا جێگۆخانەیەکیان نییە زۆر بمن لە کۆمەلگا کە خۆمان نەزانین ئیسلام ئەمەی بە سەرمایەک و بە سەرمایی بەشەری ناوناچوو کە پێی وایە ئیستیسمار لە دوو شوێنایەکیان لە ماڵایە کە سامانە ئیقتصادیەکەیە دومیشان ئینسانە کە بەشەریەکەیە وەیەکە بۆ ئیستیسماری منداڵ خێزانی دانا و واسی پرۆسی خێزانەکە بۆ ئیستیسماری ماڵیش واری اقتصادیە و مەرە ڕوو معاملات و بێع و ئەوانەیە کە بە تەفسیر هەردووکی لە قورئانی پیرۆزە باس کردووە. لەبەرەوە بێ ئەبەو دیدەوە سەرنجی بێن نەک بە دیدیەوەی کە ئێمە تەنها بڕوانی بەس بۆ پیاوێک یا بۆ ژنێک کە زەواجەکانە باسی واقعێکی ئینسانەکەین پرۆسەیەکی بەرهەمدارێتی ئیستیسمارە کە لە مناڵە بۆی بە سەلامەتی دژی و بەخێو بکرێت لە کۆمەڵگەشە کەس بەرهەم بهێنرێ بەڕاستی بۆ قازانی بۆ کۆمەڵگەوە چونکە منداڵ ئەومان نەزانین ئەو معنە جوانانەی کە فەرۆدا ئەبێ لە خێزانە پەرۆدا ئەبێ بەڕاستی ئەو معنە جوانانەی کە پێویستە بۆ ئینسان بیبێ. هەموو ئێمە بەرهەمی خێزانێکی باشین، خێزانی باشە فکری باش و هەستی باش و نەستی باش و ڕەوشتی باش مافێرەکە ئەگینا لە دەروی ماڵ کەمتر دەتوانین فێریەوە بین لەوانەیە پێچەوانەکەی زیاتر بەسەرمان نازاڵ بێ. لێرەدا کاوی ئیسلام ئەم پرۆسەیە هێناوە لە قاڵبی ماسەرەی هەتیوە کاتێک ئەگەیتام لە کۆمەلگایە هەبوو بۆ ئەو چارەسەری ئەو کێشەیە باسی تەعەدودەکە
كابو أم بموضوع فرج جنيه كهيا مطلق ورهانية لا الحالة كأم ويسمان هالكسي بي سي بي كا أم رهندي لبي براوتو كخدي أما حكمة دكيبو كيشيء كلكم القدر وسبي أم كيشيء بوني جنجوا جا جنجا يا مثلا كارثات هالشيء جنجوا يا ما أيتامي جاي أم أيتامنا لكم القانات واني باش دايكاتي باش باوكاتي كي باش عم بينه وحكمتي أو حكمتني بتواني تجير باري أو مثلا كواحد بقري في سلسلة شاني وكذا تاكا كم القابت نجرو بارو أم جاء أمك خوي الخانة كابو أما أركبوا خوي ونبي جن هنا يعني دوهم لم بابته دا تشريف به وكو قلتني أركي كتير زيادة شو أركي قرصة به بو بياو كش بوش نكش قرصة به أو خيزانة شيء كله قال أوش بياو دا كش نجرو أركوا أوش أركي قرصة به زور باشا كواتا بو بخيو كردني من الله كاني خانمك بهاوجينا بهر جورك بيت هاوسركي لدزداوة أما الروا القرآن كي كوتم أمت مشروع على دعوة حاتو فكرة كله هو بيتها على سر بو كيشة كابو قال سننجي من خدي تعدد فرجني لقال خدي كيشة كا بين ولا يكتر كاريكي إنسانية كاريكي مروف دوستانية أما لو رويه لو مروف دوستانية كي وببي أو زمنا كخانمة كناتوان سر بخوي مادي هبه من الله كان بخيو بكات واگر کوڕێکیش ئامادە نەبێ هاوسەرگیری لەگەڵ بکات کەواتە پیاوێک کە هاوسەری یەکەمی هەیە بۆی هەیە ئەمە بکات ئێمە بکە بۆی بێتە هاوکارێکی ئافرەتە بۆ ئەو پرۆسەیە کە پەرۆ دەکەین مناڵەکانە باش خۆی گەفەرموو ئین خفتم ئەلا تقسطوا معنی فی اليتامى کە تۆ نەتانتوانی ئیقساط هەر کەسە بەشی خۆیەتی چونکە ئێستا دایک دەتوانێت دایکایەتی کە ڕێزەکە باوک فراغی نەبوو هێندێ سلوکیا دێ بە باوک چارەسەر بن کاوە بێ جۆرە لە باوک دروست ببێت لەو خێزانەیە بۆیە غیابی باوک ئێستا جایك هەیەەوە بناڵی باش پەرۆ دەکرد کەچی دوایی گەورە بوون باشە دایکیان بەجێهێشت لە کەس نەترساوە تۆ سڵێ بکەن کە ئەم دایکە بێ بەجێ نەبێ وەفا دەرچوون لێرەدا فراغێک دروست بوو ئەم فراغن دایکە نتوانین پڕێکاتەوە و مامێکیش نەبووە لە پاڵم دایکە خاڵێکیش نەبووە لە پاڵم دایکە هاوکارێکی باش بۆ پڕکردنەوە بۆ شایانە چونکە بەڕاستی بمانن پەروەدەی منداڵ دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکیان باوک کاریگەرە سەریەوە ڕەهەندێکیان دایک زۆرینەی دایکە باشە بەڵام لە ئێستەیە زۆربەی ئەوانەی کە یانەوێ هاوسەرگیری دوو هەموو سێ هەم ئەنجام بن بە خێزانەکانیان ئەڵێن شەرع ڕێگەی پێیاون بەڕێزی شت باز لەوە ئەکەی فکرەکە لەوەیە کە بۆ ئەوەی کەسێک بێ هاوژین و مناڵەکانی بۆ بەخێو بکە چەندێک لەو کەسانەی کە ئەڵێن ئێمە هاوسەرگیری دوو هەموو سێ هەمەکەن کامیان چون کەسێک بێنن بێ هاوژین بێت کامیان چون کەسێک بێنن مناڵەکانی بۆ بەخێو بکەن ئەبینین زۆربیان بەعکسەوە زۆربەی خانمەکان ئەڵێن پێشتر پەیوەندی هەبووە لەگەڵیا ڕاستی ئەم بابەتە چیە بۆچی وای لێ هاتووە ئەمە گۆ پێم وتی کاتێکە ئاەتێک لە دوو بە مەقتع پێک دێ ئەگونجی ئەم دوو مەقتع دوو بەشەی بەشێکی لە بەشێکی دابڕاوە فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع ئەمە زۆر دەرکەوتووە بەڵام ئەم بەشەی تری دەرنەکەوتووە بۆ ئەم دابڕینە تەفسیری تری بۆ کراوە کاتە ئێمە دێن ئەم دوو دەقەلێک دابڕی شەرت و جەزای لێ هەرێکە و بەجیا تەفسیرەکەن ئەو کاتە تەفسیری مطلق هەڵەگرێت کە تەفسیری مطلق کرد بۆ کرد ئەو کاتە ڕێگا کاتەوانێت بۆ ئەوەی تر کاو لێرەوە تەفسیرەکە هاتووە چونکە ئەم تەفسیرش کراوە بۆ ئاەتە کە فانكحوا ما طاب لكم بە جوملەیەکی سەر بە خۆدانراوە وان تقسطوا تقسطوا فلا تقسطوا في اليتامى ئەمان بە جوملەیەکی تردانراوە ئەم دروستە لێک جا کراوەتەوە زۆر باشە جا بەقسەکەم تەوە لێکە جا کراوەتەوە ئەو مەفهومە دروست بوو لێرە کە دروستە بێم جا ئەوەی کیە زەواجەکە ئەم جا لێرەدا بێ ئەوش باسکەین خۆ لێدا ئەم زەواجێکەیە هەر ئافرەتە زەواجەکە خۆ لە ئاسمان نایەتە خوار خۆ پیاوێک نییە زەواجەکە پیاوێکی ترا بکە غێری ئەو ژنانەیە کە هەر ژنە ئەوێ زەواج بەگەڵ پیاوەیە بەڵام ئەمە کەوابل و لاشۆ ئەگەر توانی مەسن تۆ کۆمەڵی ڕەهەندی تری ئینسانی تایە مەسەل بۆ نمونە ئافرەتێک هاتووە لە زەواج تاخیر بوو بێ بە حکمی ئەوەی کە لەو کۆمەلگات ئایا مەسەن کاتی خۆی بۆ ڕێنەکەوتووە یا تەمەنەکەی تازە وای لێ هاتووە ئەمە زەواجی بۆ ناکرێت بۆ تەمەنێکی خۆی هەیەوێ ئەم ئافرەتە حەقی خۆشی زەواجکە لێرە تۆ حەلی چی بۆ دۆزیتەوە کەوابە گەیمە بێن مەسەن بڵێن ئەو ئافرەتانەمان پۆلێن کەین چەندمان هەیە ئێسەکانە تەمەنی زەواجیان تێپەڕیوە و ئێستا بۆیشان ناکرێت ئەگەر ئەمانە بێنیمیان خەنە خێزانەوە بێمە هەموو بینە هاوکاریان نابێ ژنێکی یەکەم بێتە هاوکاری ئەم ئافرەتە مەسەن خێزانی یەکەم چی ڕازیبوونی خێزانی یەکەم من کە لەم بابەتەوە خوێندنەوە هەنێ لە لێکدانەوەکان ئەڵێ گرنگ نییە خێزانەکە ڕازی ئەبێیان نا تەنانەت لە هەندێکیانە باز لەوەکەن کە تۆ ئەتوانێت ڕازیش نەبێت و بیهێنیت کە بەداخەوە بەشێکی زۆر لە پیاوان بەبێوی خێزانەکانیان بزانن ئێستا باوە لە ناو خەڵکە ئەڵێ ئەچم لە جنوب مارەی ئەەکەم
ئەمە باز ئەکرێت ئایا ئەم ڕازیبوونەش گرنگ نییە لێرەیە ڕاستیدا خۆی ئەو دوو بۆچوونە هەردووکی هەیە هەردوو تەفسیرەکە دووکی هەڵەگرێ بەڵام بۆچوونی دروستیان کە لە قورئانە زۆرتر ڕەهەندی هەیە و زۆرتر دەق لەگەڵیەتی ئەوانە کە بێ ڕەزامەندی هەبێت کە لەبەرەوەی قورئان باسی معاشرە بالمعروفەکە لەگەڵ ژنا ئەفەرمێ وعاشروهن بالمعروف معاشرة بريديا لها صوكوتي بياو لجوجنا كان بشي بالمعروف معروف أو يعني لعرف وعادتي نريتي كومالجيه إنسان درنشة كأبوك عفتك مثلا بيو شريكي بوبياني شريكك بيوسي بشريك ببزان شريكك كيا كيا كابا شريكي راضي ببو شراكته إخوة ما عفتش في قلب بياوكا شريكي ببيا أبي وطول لعرف وعادتي كومالجيه شراكتك نابد وكتك أقدار بن أي أكرم عفتجني بسرابي وخوشي نسانك يا شريكك لو كابور رزامندەکەی لە فقه ئیسلامیە ئەسڵوا ببێ ئەسڵوا ببێ ئەگەر نەبێت دوایی کێشە دروستەکات چونکە خۆمیش ئینسانە ئەم ئینسانش قابل لە حەقی خۆیەتی لە ماڵێکی پێگەناوە ئافەتی وا هەیە لەوانە 20 ساڵ لەگەڵ مێردەی خۆی هاوسەرە ماڵی پێگەناوە بە تایبەتی ئەڵێ من لە سفرەوە دەستم پێکرد ئێستا کە وەزعی مادی باش بووە بیری ژنی دوو هەموو سێهەمی تاتی ئەو بێوەفاییە مەسەڵەن تۆ ئافەتێک لەگەڵ تا هاتبێ 20 ساڵ تەمەن ماڵەکە دروست کرد بێ خێزانەکە دروست کرد بێ بە هەموو شێکە ڕازی بوو بێ ئێستا پەرسیپێنەکەی زۆر بێوەفاییە زۆر باشە دکتۆر ببوورە پرسیارەکان بە سەریعی لە بەڕێستەکەم چکە پرسیاری زۆرمان هەیە و هەمووشی پرسیاری خەڵکە بابەتێکی تر کە لە سوورەتی نیسا زۆر جەختی لەسەر کراوەتەوە وەکو بەڕێزە دوێتی خەڵک پارچە پارچە باسی ئاەتەکان ئەکە هەمووی بەیەکەوە باز ناکە لەویا باز لەوە ئەکا کە ئەم پیاوە ئەتوانێت ژنی دوو هەمسێن بێنێ کە عادل بێ لە بینیانە و توانای مادی هەبێت توانە مادیەکە ئەڵێن ئەمەیان ئێمە ئەتوانین بیبینین چۆنە لە واقعا ئەزانێت کە توانای مادی هەیە عەدالەت بێ و لە ڕووی خۆشەویستی و عاتیفە و هەست و سۆزەوە بەڵام ئەمەیان تۆزێک نەرم کردوتەوانێک کە ئەڵێن لەبەرەوەی محبەت بابەتێک نییە کە بتوانی بۆ هەموو کەسێ بە هاوسەنگی هەتبێ بۆ ئەڵێن قەیناکە ئەگەر یەکێکی شت خۆشتر بوێ بۆ نمونە ئەو نمونەی پێغەمبەر درودی خوای لێ بەهێننەوە کە حەزرەتی عایشەی وتوێتی ئەو لە دڵما خۆشەویسترە لە واقعا دەرنەکەوتووە باشە ئەم دوو مەرجەیە چکە زۆر باسی عەدالەت ئەکەن یعنی هەر پیاوێک ئەڵێ من ژنی دووەمێنم ئەڵێ چیم بۆ ئەو کرد بۆ تۆشی ئەەکەم یعنی شتە مادیەکان زیاتر بەرچاوە ئایا ئەمە دیسان بیخەینە پاڵ ئەوەی کە ئەمە ئەیتامەکەی نەهێناوە ینی ژنێکی نێناوە مناڵی هەبێ بۆی بەخێوی کا بۆ نمونە ئەچێ ژنێک ئەهێنیان کچێک ئەهێنێ کە زۆر مناڵترە لە خۆی تەنانەت لەو گەورە کچانەش نییە بڵێن تەمەنی هاوسەرگیری بە پێی کۆمەڵگە هەنێجار ئەوترێک کە تێپەڕیوە ئایا لێرەیە لێکدانەوە ڕاستیە جارم لەو خەڵەت دەست پێ بکەم یعنی ئەوانی کە هاوسەرگیریەکەن بە ئافەتانێک کە لە تەمەنی خوانە گەنجتر و مناڵترن من پێم وایە هاوسەرگیرێکی زۆر بە گونجاوی نازانم یعنی من خودی خۆم نەمارەیە بڕم نەت پشگیریشی لێ یەکەم چونکە بەڕاستی کارێکی خراپە یەکەم ئەو ئافەتش حەقی خۆیەتی کە هاوسەرەکەی لە تەمەنی خۆیان بێ ئافەتی هیوا هەیە ئافەتی کێناوە 17 ساڵ لە خۆی گەنجترە 40 ساڵ 50 ساڵ ئەمانە بەڕاستی من پێم وایە وەکو جەریمەیەک بەسەریکەن یعنی گوناها مەگەری تۆ کاتە ئەگەر ئافەتی زەڕور ناچار بێ ئەوە حاڵی تابەت زیایە مەسەن هەیە ناچارە ئەو ئافەتە کەسی نەماوە هیچ کەسێکی نیش شوێنێکی نییە بەخۆی بە ناچاری ڕازی ئەمە شتێکی ترە بەڵام کەسێ بێ بە زۆر ئافەتێکی وا ڕازیکە من بەڕاستی پشگیری لەوە ناکەم ئەم بەسەری بابەتی تریش کەوتێت ئەو خاڵێتریان لە ڕاستیە قورئانی پیرۆز دقیقە زۆر دقیقە یەکێک لەوانە باسی کە بەفەرمە ئین خفتم ئەلا تعدیلوا فواحدة ئەم دەستەواژە قورئانیە زۆرش هەڵەگرێ چونکە ئین خفتم ئەلا تعدیلوا نەیتوە هاتە عەدالەت نەبن ترستان هەبێ کە عادل نابن هەر ئەوەندەی کە ترست هەیە نەک بە واقعی ببینی واقعبینەوە هەر نابێ ئەگەر تۆ خەوفێکت هەبوو لە خۆتی خۆدا ئەترسای نەتوانێت عادل بی ئەبێ فەواحیدە بێنی بۆ چونکە لە بەرەوەی بەڕاستی دیارە بەس هەموو کەسێکیش خەوفی هەیە دێکاوە نا خەوفی عەدالەت زانین چییە خەوفی عەدالەت چییە خەوفی عەدالەت ئەوەتان ئەم کەسە ئەزانێم دارایەکەی بەشی یەک ماڵەکە بەشی دوان ناکە باشە ئەزانێ خودی خۆی نەخۆشیێکی لەگەڵایە بەشی دووژن ناکە ئەزانێ خودی خۆی مەسە سەرقاڵێکی ئەوەی هەیە ناتوانێت پێ بپەرژێتە سەر هەردوو لابەیەکە ئەمانە هەمووی خەوفەکان کاگەیان خۆمانە وەکو واقع بە چاتە ڕوون دیارن زۆربەی خانمانی ژەڵەن لەوەتی ژنی دووهەمی هێناوە هەر سەردانی ماڵەکەمان ناکە حساب بۆ مناڵەکانم ناکە هەر خەریکی ئەوە ئەی باتە دەرەوە زۆربەی کاتەکانی لەگەڵ ئەوە ئێمە عەدالەتەکەی جام عەرزم بووین کە مەرجی ئەوەی کە تەعەدوود دەکا بێژگەلەوەی کە مەسەن پێویستەکە ئەبێ ئەو کەسانە هەردووکیان باڵغێکی عاقڵ بن و ژیر بن کە عەقڵی تەواوی هەبێ
ومرجي تمنيش براسي لفقه إسلامية مرجع لتمنعهم لزواجات شو كبير تمني خوي به رجع صالة مثلا من ده صالة 15 صالة بيني معقول ني يعني هو شتي كنا معقولة أما كدي أما بيرن كاري كنا بسن بوي هي قاضي لسن أو تميكا بس أما زور أبينا جعلت كما كما سقط أو تمنعنا تبي تمنع كان بنزيق من ليكوا شو هيج علاقة أساس وجاري مكشان كتمنع شو كابوانا ريناك وانتو كعقلي جاري دو عقلي زود دوري أصلا لو أنا شوار جيلي جواز شوار جيلي عند بينا أما سهميان مثلا عدالتك كما عدالة لا شيء هي عدالة دي الدنيا كلا دات فروري هلا زيادة مرحبا كوا والتريني ناو بردنكي وحتى أجاتا أو بركيتري كلها سوكوت وشون هنان وسجي كدنو ما بيدان وبارو وبول وسامان وهمي بس لا يخو من زياتر لك وانتري مطبخ مو أكر بو أيش حتى ناو شتي مادية أما أنا براسي حتى لفرمدي بيغمر إخوة عليه الصلاة والسلام أو لقباني كبكاري هنا بوجني شي لقبي كبكاري ناوا أبي ناز ناوا كش يكون ناز ناوي أو عابي كبو وقولا كم بويش بلا شاوا كم بوبلي مثلا روحكم يقول روحكم والله سكر خانمان أواني كاو سرقيري دومي أنا جامعة بمرد كان كجان لما أبي عليك وشي ولا قالها وسري دومي بكارين واقعي يعني ما بيشكي واش الأندلس دي أميك دو هم يعني براسي دائما أبي دبيري أبي كمكان كجنية كما لو عني كمال أركي ذاتي كشابه أبي بيزاني كي هبه ليدو هم زياتر به شو كخوبي وفاء برامبر ولا مجنا ما عندوني كشاهم جابوا لي جنا كان بقام قزايتهم تونيويتا مش بنابو زور باش أبي أول شيء يعني أما حالة سيم خالتين مراتي كبيري سكال يا في عمل إخوان فرمي أو أنا كتعدد كمان وديابن للدنيا اشتقنا كلا قيامتها في عشاني بشكي يعني اللي بيد ذلك كون اللي هذا خلنا وخلق ديالنا معنا أو أنا كلجنا كان نتواني وحقيقة عن بني اللي استوى فرمي اللي بيدي أوابن اشتينا كان اللي بي بشكي شانتان في إخوان به كابو زور خطر خو بأسان نية تناجني بيت مالي بين مالكة وبيت مالوا خطنا أولية كأما براسي زوجة هي عبيان تنا أو بيني باري بين تجد مال ذات مالكة تنطلع خيناك برسالي زورترم هي دكتور بلان بابتي كتير هي باري دروني خانميكا كجني كسك جني يكمي كسك بلام أم قرار أجني دوها مساهمي بسرابين باري دروني أم خانمة شيلت برلوي لقل برز تاقفتو قيل بارو بكم كالوري عيني وشلك دانا ويكي أتشينا لاي برز دكتورة نشميل الرسول كبرز يعني بزيش كيف سبوري نخوش درونيا كانن وبو بيي كخوي خانما زوربي خانما كان سرداني برز يعني أكن بزانين أم بارودوخا چكاري قريق لسر دروني خانمان دانه آیا أبيت بنخوشي دروني یا خودر لچارچوي گرفتی درونيا أمانتها كمن بيني وما ببي أزموني من لقال أو خان معناها كاتيكا هاوسر جيد إمردكان هاوسر جيد كيتر أكاتا وجني كيتر أهينيا بسريانا يعني ليان جاء بيت وجني كيتر أهينيا يعني بشوي دشي وكان هس أكن مردكان كسي كيتري هي بيجقالا أمان بيقومان كاردانا وكان جوازن ببي خان مكا ببي معاملكتني مردكي ببي أو بارودوخي كتيا أجين بارودوخا كان جوازنو لتاكيك تاكيكي تر بشويك در أكوية بلام أوي بشويكي قشتي إما أي بينين أو دلشكانية كأو خان ما هستي بي أكاد لو بيواندية كاتيكا كسي كميرديتي كخوشي أبيت كجانيكي لقلا دروس كردوا بشيك لو أنا بس أكاكا إما بنبوني جانيك مان دروس كرد برد ببرد بنبيناي مالا كمان كرد پێشتر لە خانوویەکی زۆر ناخۆش بووین بەڵام دڵخۆش بووم لەبەرەوەی مێردەکەم هی من بوو مێردی من بوو گرنگی بە من ئەیە بەڵام ئێستا کە وەکو چۆن ئەڵە گەیشتیم بەوەی کە هەیەی کە لە بارودۆخێکی ترا ئەژی ئیتر من ڕێپلیس کرام واتە من گۆڕام بە کەسێکی تر ڕوویایە کەسێکی تر ژنێکی بۆن و نەجوانتر مناڵتر یا بە شێشتێکی تر لە من و من ئیهمال کرام ئەمە ئەو بارودۆخە دڵشکانەیە کە ئەتوانم بڵێم زۆربەی ئەو خانمانەی کە لەم بوارەیە کە لەم کێشانەیە بینی ومانن ئەم حاڵەتیان هەبووە هەنێک لە خانمان هەیە وەکە بەهۆی بارودۆخی دینیەوە قبوڵیانە و خۆیان پێیان خۆش بووە یا خۆیان چوون بۆ داوای ژنی دووەم بۆ مێردەکەیان ناکرێ بڵین ئەمانیش بە تەواوەتی دڵخۆشن بە بارەکە بەڵام بەهۆی ئەو بارودۆخە دینی و کۆمەڵایەتی کە تیایەن شتەکان پێ قبوڵە لەوانەیە قەناعەتیشان پێ بێت بەڵام شەرت نییە لە ڕووی سۆزداریەوە لە سەد مرتاح بن چونکە شتێک هەیە
کە ئەزانێت تایە شتێک هەیە لە ئەم براوە بەڵام لەبەر خاتری مردەکەی لەبەر خاتری بیر و باوەڕەکەی خۆی قبوڵی ئەکات و هیچی لەسەر ناڵێت. بەڵام حاڵەتی تری جیاواز هەیە، هەنێک حاڵەت هەیە کە ئەگاتە حەدی ئەوەی کە بێ بە ناخۆشی بێ بە دڵتەنگی بڵێ دڵە ڕاوکێ بە شێوەیەکی زۆرتر لەم خانمانە هەیە، چونکە ئەوەی کە ئەیبینم هەنێک خانم هەیە بەو شێوەیەت دڵە ڕاوکەیەکی زۆری هەیە، چونکە ئەڵێ مێردەکەم لەبەر خاتری هۆکارێک ژنێکی دۆمی هێنایەوە خۆشم ڕازی بووم، ئەگەر هۆکارە ئەو بێکەم خانمە مناڵی نابێ یا کێشەیەکی نەخۆشیەکی هەیە کە ناتوانێت بەرکەکانی خۆی بەباشی هەستێ و مێردەکەشی نەیویستوە ئەم لەم جیا بێتەوانێ ویستوتی ئەم هەر لە ژیانیا بێت و خێزانێکی تریە بێ، بەڵام لە هەمان کاتە دڵشکانێکی گەورە هەووە زائیدەن ئەو ترسەی کە ئەوە من لەگەڵ کاتا مێردەکەم لەدەست ئەم، چکە مێردەکەم لەگەڵ ژنێکی ترا ئەژی لەگەڵیا ژیانی هاوسەرگیری خۆی بەڕێوە بە کاتی لەگەڵا باتە سەر دڵی خۆشە لەگەڵیا لەبەرەوە هەمویان ئەم تێبینیانیان هەیە کە لەگەڵ کاتە پەیوەندیەکان کەمە بێتەوە، لەگەڵ کاتە کات بەسەربردن لەگەڵ ژنی یەکەمە کەمە بێتەوە، لەگەڵ کاتە مەسرفکردنی ژنی یەکەم کەمە بێتەوانە و ئەمەش ئەم ترسوود لە ڕاوکێل بە تایبەتی لەو ژنانەیە زیاد ئەکاکە کاریان نییە کە موچەیەکیان نییە کە ناتوانن ژیانی خۆیان دابین بکەن کە لەو تەمەنیان بتوانن هەستنەوە و ئیشێک بۆ خۆیان بکەن و ژیانی خۆیان بەڕێوە برن و هەموو ژیانیان اعتیمادیان لەسەر مێردەکانە زیاتر ئەم دڵە ڕاوکێ و ترسیان بۆ دروست ئەبێ ئێمە چی بکەین دوای ئەوە ئەگە مێردەکەم وازی لێهێنام ئەگە مەسرەفی نەکردم. زائیدەن هەستێکی تر هەیە کە لە هەندێک لە خانمانە بینیومانە بەوەی کە هەست ئەکا بۆ بە کاڵایەک ئیتر ئەم وەکو مرۆڤێک ئەو شکۆ و هەیبەتەی نەماوە ئەگەر دایکی مناڵ بێ یا ئەگەر دایکی مناڵ نەبێ بۆ بە شتێکی سانەوی لەوانێ بووم وا هەز ئەکا لەوانێ بووم بە شتێکە نەخوازراوم لە ماڵەکەی بەڵام بە مەجبوری من هێڵراومەتەوانێ. ئەمە هەستەکانە بەشێک لە خانمان هەبووە کە تووشی خەمۆکی دڵتەنگی بۆ بەڵام ناتوانین بڵین ئەمە حاڵەتێکە کە هەموو ژنێک بەهۆی تووشی نەخۆشی ئەبێت، بەڵام کێشەی مرۆڤایەتی ئەوەیە کە شەر نییە ئێمە ئیلا بگەین بۆی بە نەخۆشی دەرونی اینجا شتەکە کاریگەری زۆری لەسەرمان هەبووە. زۆر جار ئێمە مرۆڤ بەگشتی نەک تەنها ژن نەک تەنها پیا و بە حاڵەتی ناخۆشە ئەڕوات کۆمەڵی دەرئەنجامی ناخۆش لەسەر ژیانی ڕەنگ ئەیاتەوانێ کە شەر نییە نەخۆشی بێ بەڵام کاریگەری هەیە لەسەری شتێکە ڕۆژانە بیری لێکاتەوە دڵی لەلایەتی ناڕەحەتە پێی بەڵام نەخۆشیش نییە لە ئێمە ناتوانین وەکو بزیشک لە بوارێکە دەستنیشانی بکەین بڵین خەمۆکیە بڵین دڵە ڕاوکەیە بەڵام لەوانەیە ئەمە فشارێکی دەرونی بێ بە شێوەیەکی گشتی کە کاریگەری زۆری بەر لەگەڵ کاتێکی زۆرە کاریگەری خۆی دەرفخال لەسەر باری دەرونی لەسەر باری جەستەیی تاکەکان. بەڵام دەرەنجامێکی تر هەیەش دەرەنجامی کۆمەڵایەتیە کە کێشەی کۆمەڵایەتی زۆرە بێ کێشەی ئابووری زۆر ئەبێت ئایا ئەو پیاوە چەندێک خزمەتی ئەم ژنی یەکەمە ئەکات ئایا ئەو پیاوە چەندێک گوێ لە ژنی یەکەم ئەگرێت دواتر چەندێک لە ڕووی دەرونی و لە ڕووی سۆزداریەوە نازی ئاياتێت چەندێک بە ئەرکەکانی خۆی هەڵئەستێ لەگەڵ هەردووکیانە کە ئەمەش قورساییەکە و لەوانێ بۆ پیاوەکەش ئاسان نەبێت ئەو تەوازنە ڕابگرێت بە شێوەیەکی باش. سپاس بۆ دکتۆرە نەشمیل کە باسی لەو کاریگەریە دەرونیانە کرد کە بەداخەوە لەسەر خانماندا ئەندرێت. ئەگەڕێمەوە لای بەڕێز دکتۆر محەممەد بۆ پێی کە باز لە بارە دەرونیەکان کرا کە خانمان ڕوبەڕووی ئەبنەوە لە ڕووی شریعەتی ئیسلامەوە. ئایا هیچ حسابێک کراوە بۆ باری دەرونی ژنی ئەم پیاوە کە بڕیار ئەیە یان بڕیاری یاوە ژنی دوو هەموو سێ هەمی هێناوە؟ خۆی ڕاستیان بابەتە سەرەتا ئەمەژەم پێ کرد مەگەر ئێمە بچینەوە سەر بیخێنە سەر بالایەنە ئینسانیەکە و پرۆژەیەک بێ لە پرۆژەکانی خزمەتکردن کە چێتە ناو بازنەی بابی فەزیلەت و کاری جوان و کاری چاکە حتممە نەبێ ئەو خێزانش لەگەڵ ئەو پیاوەی خۆیان پێک ئەو پرۆژە تەڕاکەن بۆ بچن ئەو پرۆسەیەوانە بۆی ئەوان خزمەتکەن پێکەوە چوو کاسکەن بەوەی کە مەسئولیتەکە تەنها لەسەر پیاوەکە لەسەر ژنەکەشە ژنەکەش ئەبێ هاوکاری پیاوەکە بێ بۆی ئەو پرۆژە خێریە ئەنجام بن ئەم وەکو یارمەتیدان لەم لایەنە بێ ئەو کاتە دیارە ئافەتیش خۆی بۆ خۆیەکی کە لە بەژارەکان بە خۆشی حەزەکە لەو پرۆژە بەشدار بێ لەوانەیە خۆشی دێت کە ئێکێ بێ دافع بێ من لەوانە ئافەتم دیوە
خۆی توێتی من حەزەکەم بڕۆم بۆ هاوسەرەکەم کەسی بۆ دۆزم و هاوکاری بێ با خۆم لەگەڵ یاچم بۆ شوێنەکانیش خۆی ڕۆژوە خوازبێنەکانیشی بۆ ئەمە ڕازیە لەبەرە قەنەعەتی تەواتی لەگەڵ مێردەکەیە بۆ پرۆسەیەک ئیشەکان کردو کاریوکیان پێیان خێرە مەسەن گەڕاون بە شوێن کەسێکە کاوانەی کە ئەزان داگەیون لە جێگەیەکە خواخوادی ڕزگاری ببێ ئەوانەیان هێناوە کردووە زەواجی گەڵەکە ئێوە کارێکی خێن و چاکە پیاوەکە ڕازیە لەو پرۆست لەوێ زەواجکە بە شوێن تەمەن و بە شوێن جوانە ناگەڕێت زۆر باش ئێستا گربینەران جا لێرا قسەکەم با تەواوکەم بەڵام ئەگەر هاتوو پرۆسەکە فەرزکردن بێ پیا و ژنێ بەستە ژنەکە فەرزکە ئەمە بەڕاستی زەرەرەدا ئەمە خێزانی دروستەکەی خێزانی هەڵەوەشێنی ئەمە بەدیدی من لە ئیسلامە ئەمە قبول ناکەین چونکە لەبەرەوە ناکرێت خێزان دروستکەن و خێزانێتە هەڵەوەشێنین ئەوە کاتێک کە مڕعاتی دڵی دەرونی خێزان ناکەیت بە زمانی ئەو وەرناگرێ دوای لە ئاخیرا کارەساتی بە خۆی بۆ نەڵەکانیشی دروستەکە ئەم کارەساتی کە دروستی کرد باشە یان نەبوونەکەی باشە ئەو کاتەچینە سەر نێوانی بەرژەوەندی دوو بەرژەوەندیمان هەیە بەرژەوەندیەکمان هی پیاوێکە ژنێک بێنێ بەرژەوەندێکیشی خێزانێک کە بە چوار مناڵۆ هەڵنەوەشێ لێرا بێ بەرژەوەندیە خێزانەکە پێشخەی مەسەر بەرژەوەندی پیاوەکەیە وێ ئەمانە ڕۆڵی قەزان کاتێکە لە کۆمەلگەی ئیسلامیە کۆمەلگەی کە ئەمە ونە بێ ئەمە ڕووەدا بۆچی بم خوارە خراپە خوارێ ڕۆدا چووکە لێرا قەزا ڕۆڵی لە ئیسلامە قەزا ڕۆڵی ئەمە بینێ ئەمە دادگایە ڕێکی خامیشانە ڕێگەخا ئەو کاتە ئەو ژنەکە دەگەچێت لای جەنابی دادوەر باسێکە حاڵەتەکەی خۆی جەنابی قازی پرکارەکە کە تۆ تعدود نابێ بکەیت چونکە لەبەری خسەر زەرەردا لە خێزانێکی تر یا کە ئەیکێ ئەبێ جارێکە هەموو حەزەکانی و توانەکانی و ڕازیکەی هەر کاتێ و قەنەعاتت پێ کرد و ڕازی بوو بە تەواو و قەنەعاتی خۆی جا بۆ دێ چۆن نابێ ئەم ناڵانە هەڵوەش ئەم خێزانە تێک بێ تۆ جاکە خێزانەکە تێ بەرپرسیاری لە خێزانە چۆن نەبێ بۆی حکمی خێزانی دوم خێزانە تێک بێ ئەمە بەڕاستی فقی ئیسلامی ئەم ڕێشۆنانەی هەیە بەڵام ئەمە چیە کامە ئیشی دادگای ئیشی من و تۆ نییە من ناتوانم فەرزیکەم ئەبێ بە پێی یاسا و بەسەی نظامێ بێ هەموو بە بۆیەکان ئێمە کاتێک خۆی کە لەباسی تعدیل ئەحوال شخصیەکە وتمان بابێن مەرج دانین مەرجەکان ئەوانە بن کە لە کۆمەلگەی ئێمە دەبنە مەرج بەڵام بەداخۆ هێندی ڕێکخراو هەبوون ئیتر زۆر بە شێوازێکی شەکان سەقەت کرد لە ئێمەشیان تێکەوە لە خۆشیان تێک داوە وێ لە هەرمی کوردستانە دەباتەوەی چاکمان کردوێ خراپمان کردووە دەست خۆش دکتۆر ئێستا من وەکو خانمێک و بینەرانیش کە بینەرن بەو پێی کە باسی ئەکەی لە شریعەتی ئیسلامە و توێتی ئەم کەسە بێهاوژین بێ ئەیتام مەسەڵەن بەخێوی بکە و لەگەڵیشە هاوسەرەکەی ڕازی بێت ڕازیبوونی هاوسەری یەکەم وەکو چاکەکردنێک کە بێ بە ئەنجامی بگەێنێت کەواتە باری دەرونیم ژنەش لە بەرچاو گیراوە بە جۆرە لە جۆرەکان ئەیکەواتە ئەوەی لەناو خۆمانە ئەکرێ نەژنی یەکەم ڕازیە بەدزی ئەو ماوەیەک ئەیهێنێ دوای ماوەیە کەشف ئەبێت و کەسێکیشی نەهێناوە کە مناڵی هەبێت و مناڵەکانی بۆ بەخێو بکە بەداخەوە هەنێک لە خانمان ئەڵێن ئەم کەسێک کە هێناویەتی ماوەیەک پەیوەندی هەبووە لەگەڵیا ئەمە چه حکومێگەڵک ڕاستی ئەمانەی کە ئێستا ئەکرێن ئەمانەش هەر بەبان شێوم پێم وتو کە فەراغێکە لە فەراکانی کۆمەلگەی ئیسلامی کە دادوەر و دادگا ڕۆڵی تایبەتی خۆی نبینێ و ناشتوانێت ئەو ڕۆڵە ببینێت کە دادگای ئیسلامی و دادگای ئیسلامی بەشێکی زۆری هەیە لەسەر کاری چاکەخوازی ڕاوەساوە کە من و تۆ لە ناو ماڵەکانە شتێکی دزێ ببینین ناوەسیندەوەی کەوا کابرا خۆی داواقیت کە ئێمە ئاچین خەبەر دەین بە حاکم خۆی دێ متابعەیەکە ئەوانە ئێمە لە کەریکێکە لە بۆ پاکیزەی کۆمەلگا پێویستەکە کۆمەلگە پاکیزەی بێ وەرەبێ هەموو کەس مەسئول خۆی بزانێت کە خاڵی ڕەش لە هەر شوێنێکا و پاکی کاتەوە ئێمە ئەومانی ئەمانە کە ئاکرێن بەڕاستی ئەو کاتە ئەچینەوە سەر حکم عامەکە چه سەر حکم عامەکە لە فقی ئیسلامی شریعەی ئیسلامیە ڕێگەنانێکی حەڵاڵ هەیە بۆ زەواج ڕێ دیاری نەکردووە زەواج دەکیابە یا کەیبێ یا چییە ئەو کاتە ئەم کەسان لەسەر ئەوواڵانە کاکە من حرامی بکەم باشە یا حەڵاڵێک ئەو کاتە لەگاکە حەڵاڵەکە باشە تا حرامەکە چونکە دەبێت دوو حەڵەتایە یا حرام یا حەڵاڵ ئێکاوە بۆ حەڵاڵ کە باشە تاکو حرام ئەو کاتە ئەنجا عەزەکەم ئەم حەڵاڵ ئەنجامدانە بەم شێوازە ئێفتەمان زەرەری هەیە چونکە حەڵاڵەکدانەکە کە ئەنجامیەدا بەڵام ڕێشوێنەکەی خۆی تەواو نییە وەکو چۆن لە فقی ئیسلامی ئاڵەگە فتاوایەک درا فتوایە لە سەردەمێکە ئەگە مەسەڵەن فتوایە زۆر وەرنەگیرە لە دوو حاڵەت کە دیاوتانی فتواکە شریعەت نییە یا شوێنی فتواکە نییە کاتەکەی کاتە نییە ناچووکە فتوای شریعەی ئیسلامی بە تەواو ئینسانیە هەر فعلێکیش کە ممارەسە ئاکرێ ئەگەر قبول نەکرا یان دەرەنجامی باشی نەبوو لە دوو حاڵەت بەدەر نییە یان فعلە بە ڕێژی شریعەت نەکراوە یا بە ڕێژی شریعەتەکە بەڵام ڕێشوێنەکانی تەواو نییە ئەخرێسە دکتۆرەوانی کە بینەری ئەم بەرنامەیە بنجویان قسێ بێ لە بینی بە حرامی بیکەم یان بە حەڵاڵی بیکەم حەڵاڵیەکە باشترە ئایا بۆ ئەمەیان مەرجدانەنراوە کەواتە ئەو مەرجانی پێشووتر باسیکرد هەمووی هەڵەوەشێتەوە لەوێ سێرم کە ئەمە حاڵەتن مطلق و ڕەهانیە هەموو شتێک بە ڕەهایی سەیرێکی وایە
بەڵام ڕەهانیە هەموو کەس ناتوانێت ئەم حاڵ بڵێ حەڵاکەم تا حرام باشترە ئەو کەسێک کە مەسەلەن بۆ نمونە هەیە خۆشەویستی بەیانە دروست بووە ئەگە دوو کەسێک تریان خۆش بێژە شەریعەتی ئیسلامی ئەڵێ حەل تەنها بەس زەواجە شتێکی تر نیە جیاکردنەوەیان زەرەرە خۆ بژێ بۆ خۆی ئیتیحار و خۆکوشتن لەوەرە پێغەمبەری خوا فەرموویەتی ئەگە دوو کەسێک تریان خۆش ویستە بوو و گەشتمونە حەدی عەشق و ئەوانە ئێستا وەرە لێکیان مارەکەن ئەمە حاڵەتەیە ژنی یەکەم جاز دەکەم لەم کاتەیە ژنی یەکەم ئەبێ بەڕاستی ئەم پیاوەی کە ئەم ژنە هێنێ ئەم دووەمە ئەبێ لەگەڵ ژنی یەکەمەکەی خۆیان ڕێوشوێن تەرتیب بکە جا چی ئەمە ساکاتەوە یا بە ئەو محەبەتەی نەکردایە تا ئەمە وانی لەگەڵ ئەو لەگەڵ دووهەمە کە ئیزانی ئەمە ڕازی نییە یا تا لەگەڵ ژنی یەکەمی خواابێ ڕێوشوێنەکانی کە پێویستە بۆ ژنی یەکەم بەسوود دەبێت لە بەرامبەری ئەگە خوا نەخواست بەهۆی ژنی دووەمەوە ژنی یەکەمی عەزیەتدا ماڵی تێکدا ناڕەحەتی کرد بەرپرسە ئەو کاتە دادگا لێرا بۆی هێرسەوە محاسبەیکە باش ئەمە محبەتی لەگەڵ کەسێکی ترە و ئەمیش ڕازی نییە بەڵێ لەم کاتەیە پێویستەکە پیاوەکە جای دەست نەما بوو ئەم محەبەتەکەی تا ئەمە ڕازی نەکە باش باشە ئەمە ئەوە ئەی ئەگەر بێت و بە محبەت نەبێ بۆ نمونە هەر پیاوە لە ماڵ و دانیشتە ئەشمێ لەو بارەیە و لە ڕووی دینی و قسە مامۆگەر پیاوە ئەڵێ ئەگەر تووڕەم مەکە یانەها هەڕەشەی ژنێنانی دووهەم و سێهەم ئەکەن یان هەنێک جار بەداخەوە وەکو خۆشترین سوحبەتی خۆیانە کە باسی ئەەکەن بەڕاستیە من ئەو قسانم پێ جوان نین بە شتێکی ئادابی عامی جوان نایزانم و پێم وایە هەر شتێک کە ژنەکە پێی ناخۆش بێت و خۆشی لێ پارێزی و چۆن هەشتێت تو پێ ناخۆش بێ ژنەکە نێڵێ هەیە بەڕاستی مڕاتی و حاڵچکۆیکی کە لە حاڵەکانی شەریعەتی ئیسلامی کە لە باسی معاشرە بالمعروف هەیە کەڵێ معاشرە بالمعروف ئەبێ هەر شتێک ئەو ژنە پێی ناڕەحەتە بێ لە هەر کردارێک هەر ئوسلوبێک نامێ پیاو بیکە کاوە سوحبەتە قسەکردنە هەڕەشە لێکردن ئەوانە حتا جوێن حرامە لە شەریعەتی ئیسلامی بەرامبەر خێزان بەرامبەر ژنەکە لە کەدارکردنی لەسەر خواردن حرامە شەرعەن دڵێ ڕا ئەم خواردنە تاڵ بوو ئەوە سوێر بوو ئەوە چینەوە ئەسڵەن ئەوانە هیچی دروستی لە شەریعەتی ئیسلامیە ئەبێ دایان دەستخۆشی لێکە چونکە ئەڵێن ئەو کاری زیادەی خۆی کە چونکە ژن دەسەری واجب نییە من چێشتم بۆ لێ بنێم ماڵم و گسک بە کە کردوێتی بە دەستخۆشی لێ بکەم ئەوە ئیکارێکی ئینسانی خۆیەتی کە کردوێتی ئەم کێشەکەشی هەرچۆن بێ دەست خۆش بێ ئاخوا بەخوا ئەتوانێ وتا خۆش دیاریان نەبوو ئەبێ ئەوە مامەڵە بکات چونکە لە شەریعەتی ئیسلامیە لەسەر ئەساسی مەوەدە و ڕەحم مامەڵەی ژن و مێدایەتی هەیە ئەسڵی زەواج لەسەر مەوەدەیە مەوەدە حوب نییە کە حوبی ڕۆژانە لەسەر دیکۆرێک خۆشویست بێ تەنها دیکۆرەکەی بینیوە باڵاکەی بینیوە حوب بریتێ لە خۆشەویستی دڵ بۆ دڵ جاری وا و دوو کەسە لەوانە لە جەمالە جەمالێکی وای نییە بەڵام جەستیان بۆ یەکتر کۆنتاکتێکی باشی کردووە ئەوە محەبەتە بۆی ئەم دوانە کە بۆ ئەساسەوە زەواجەکەن هیچ شتێکیان جا ناکاتەوە بە تا پیریش ببنێتیان زیاتر خۆشەوێت بەس دکتۆر بۆچی ئێمە لە مینبەری مزگەوتەکانەوە گوێمان لەم گفتوگۆیانە نابێت کە ئێستا بەڕێستان ئەمڕۆ باستان کرد بۆ منیش زۆر تازە بوو حتا بڵێ دەوانێ من دەدایان بەرنامەیە ئاماژەم بۆ کرد لە کەناڵەکانە کەوتمە زەواجی ئیسلامی بەم حاڵەتی هەتا وتمە بۆچی قورئانە فەرمێ مەوەدە چونکە بەڕاستی لە مەوەدەیە لە یەکەم سەیریکردنی کچێ بۆ کوڕێ بۆ کچێک ئەو یەکەم جای کە دڵیان بۆ یەکتر لێدا ئەو مەوەدەکە لێ دووسێ کۆنتاکتێکە کە یەکەم جا لە بینینی پێسە ڕاستەقینەکەەوە نەک پێستێکی تەزویر کە ڕەنگ کراوە بە دەرمان کراوە حتا بەکچان ئەڵێ مەگە هاتن بۆ خوازبێنیتان دەرمان مەکەن با پێستە ئەسڵیەکەت کوڕەکە بیبینێ زۆر جارە وترێ مامۆسایانی ئاینی عادەتەن بەیانیانە چن بۆ خوازبێنی لەبەر فریایی دەبوو بۆچی واقعانە لە ڕاستیە خۆی دە ڕۆدینەکە وایە چونکە بەڕاستی ئەم تشکی چاوی ئینسانەدا لەو پێستە دەگەڕێتەوە لەگەڵ ئەو کەسە کۆنتاکتەکە ئەگەر ڕۆژ و ڕووکەش پێستە ئەسڵیەکە نەبێت درۆ دەرەچێت ئەو جەمالە جەمەلێکی درۆیە بەس دکتۆر ئێستا فیلتەریشمان هەیە دا ئێستا حتا من بۆ نمونە بەسەر جارێکیان چوو بۆمانە بڕینێک کە چوینە ژوورە و کوڕەکەم بان کرد لەگەڵ کچەکەیە کوڕەکەی سەر ئاوە ڕاوەستا تمەوە چییە وتی مامۆستا وەستەوتی زانە ناوی چێ ناوکەن لێ پرسی ناوی ئەوەی کە خۆیەتی مامۆستا من ئەمەم نەبینیوە چۆنتی بەخواام کچەندێکە ببینیمەوە مارەی مەکە کە دوایی پر تحقیقمان کرد دەی بالفعل ڕاستی کرد کچێکی تریان پیشانداوە دانێتری لە مارەکە بەداخەوە لەم بەرنامەی دەروندروستیە باسمان لە بابەتی فرەژنی کرد ئەو مەرجانەی کە دانراوە بۆ کەسێک کە بیەوێت فرەژنی ئەنجام بدات ئەلبەتە بەپێی ئاینی ئیسلام کە زۆرینەی خەڵکی کوردستان شوێنکەوتوی ئەم ئاینەن و هەروەها پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان بەڕێز دکتۆرە نەشمیل ڕەسوڵ باسی لەو کاریگەریە دەرونیانە کرد کە لەسەر خانمان دایێنێت لە بەرنامەی دووهەم و داهاتووی دەروندروستیە باز لە کۆمەڵێک کاریگەری دیکە ئەکەین کە
ئایا لە ڕووی ئاینیەوە ئەوە لە بەرچاو گیراوە کە خێزانی یەکەمی کەسەکە ئەبێ ڕەزامەندی هەبێت و هەروەها لە ڕووی یاساییەوە لە کۆمەڵگەی ئێمەیە مەرجەکان کامانن بۆ ئەوەی کە تێگەیشتنێکی دروستمان هەبێت بە هیوای دەروون دروستی بۆ هەموو لایەک.